ڕۆبۆتی دووجیانی لەوانەیە لە 2026 لە چین منداڵ بەرهەم بێنێ بەهۆی پێشکەوتنێکی گەورە لە بواری ڕۆبۆتی پزیشکی. چین خەریکی پەرپێدانی جۆرە ڕۆبۆتێکی نوێیە بە ناوی ڕۆبۆتی دووجیانی کە دەتوانێت منداڵدانێکی دروستکراوی هەبێت، بتوانێت منداڵێکی مرۆڤی لە ناودا دروست بکات، دەتوانێت بە دەمانگ منداڵەکە بەرهەم بێنێ و بە سەلامەتیش چاودێری پزیشکەکانیش بتوانێت منداڵەکە بهێنێتە سەر دنیا. هەرچەندە کۆمپانیا چینیەکە ئەم بانگەشەیە دەکات، بەڵام پزیشکی ئەمریکی و بریتانی دەڵێن ئەمە درۆیە، ڕاز نییە. جا ڕاستی بابەتەکە چیە با باسی بکەین. من ژیرم بەخێر بن بۆ 24+. لە چەندین راپۆرتی جیاوازی پزیشکی هەواڵ لە چین بە تایبەتی لەلایەن کۆمپانیای کایۆ تەکنالۆژی بەڕابەرایەتی دکتۆر ژان کیفینگ دەڵێن خەریکی پەرپێدانی ڕۆبۆتێکی نوێن، ڕۆبۆتێک ناوی لێنراوە پرگنسی ڕۆبۆت، واتە ڕۆبۆتی دووجیانی. کۆمپانیاکە دەڵێ خەریکی تەکنەلۆژیایەکەن بۆ دروستکردنی منداڵدانێکی دەستکرد، واتە ڕەحمێکی دەستکرد بۆ ڕۆبۆتەکە دادن کە بتوانێت لەگەڵ لاشە ڕۆبۆتەکە بگونجێ و منداڵ لەخۆ بگرێت. کۆمپانیاکە بانگەشەی ئەوە دەکات زۆریشیان نەماوە بگەنە ئاستی پرۆتۆتایپ، واتە تاقیکاری ڕۆبۆتەکە بە چێژ تاقیکاری بەکاربێن. نزیکترین وادەش دایان نابێت 2026 بۆ تاقیکردنەوەی یەکەم. لە ئێستاوە کۆمپانیاکەش دەڵێت تێچووی بەرەمێنانی هەر منداڵێک بەم ڕۆبۆتە نزیکە لە $14,000، واتە نزیکەی دەفتەرێک و 40 وەرەقە دۆلار منداڵێک دروست دەکات. هەرچەندە ڕێگەپێدانی تەواویان لە حکوومەتی چین هێشتا پێ نەدراوە بە قسەی خۆیان بێ، دەڵێن نزیکن لە ڕێکەوتن. هەرچەندە ئەمە تەنیا قسەی کۆمپانیایکی وڵاتی چینە، بە فەرمی هیچ لێدوان و قسەیەکی حکوومەتی چینمان لەو بارەوە نییە، تەنیا لەلایەن کۆمپانیای کایۆ ئاشکراکراوە. دەربارەی ڕاستی و دروستی بابەتەکەش لە ئۆنلاین گەڕام لە تەواوی جیهان بابەتەکە بووە ترێن. چەندین پزیشکی جیهانی لە ئەمریکا و بریتانیا بۆ دەیلی میل نمونە science.org و چەندین وەبسایت کە قسەیان کردووە دەڵێن پەرەپێدان بە منداڵدانی دروستکراو لە جیهاندا هەیە و ڕاستە، بەڵام خستە ناوەی بۆ ڕۆبۆتێک هەرگیز ڕاست نییە و کارێکی مەحاڵە. ئەمەش پروپاگەندەیە لەلایەن کۆمپانیای چینی. جا ڕاستە یاخودنا دەیبینین یاننا کات بڕیاردەدا بێگومان. بزانە داهاتوو بەڵێنەکەی چین دێتە جێ یانیش تەنیا ڕکلامێکی گەورەی بازرگانیە بۆ بەهێز نیشاندانی زانست و تەکنەلۆژیا لەلایەن ئەم کۆمپانیا چینیە. لە لایڤی سۆشەڵ میدیا بۆ 10 ڕۆژ ئەشکەنجەیاندا سوگایەتیان پێکرد. هەر لە لایڤەکە دەخەوێت و لە خەویشدا گیانی لەدەستدا. ستریمەرێکی فەڕەنسی بە ناوی ژۆن پۆرمانۆف لە لایڤی سۆشەڵ میدیا گیانی لەدەستدا. حکوومەتی فەڕەنسی هێنایە سەرخەت و لە تەواوی جیهانیش کاردانەوەی لێکەوتەوە تا ڕادەی ئەوەی حکوومەتی ئەو وڵاتە خەریکە لایڤی چاڵنج لە وڵاتەکە قەدەغە بکات. ستریمەرێکی بەناو بانک بە ناوی جۆن پارمانۆف کە بە چاڵنجەکانی دەناسرا لە نەخەوتن، زۆرڕاکردن، زۆریاریکردن، تەنانەت ئەشکەنجەدانی لەلایەن هاوڕێیەکانی لە دوایین چاڵنجی ویستی بە ماوەی 10 ڕۆژ لەسەر یەک لایڤ بکاتەوە و نەخەوێت. هاوڕێیەکانی لەگەڵی بوون لە لایڤەکە زۆریان لێدا سوکایەتیان پێکرد بە مەبەستی ئەوەی لە سۆشەڵ میدیا بەناو بانک بن پارەیەکی زۆریان بۆ بچێت لە ڕێگەی لایڤەوە، بەڵام ئەو ستریمەرە خۆی ناگرێت لە لایڤەکە خەوی لێ دەکرێت. هەر لە لایڤەکە لە خەودا گیانی لەدەست دەدات. کاتێک هاوڕێیەکانی کە لەگەڵین بانجی دەکەن کە وەڵام نەداتەوە ئیدی لایڤەکە دەوەستێنەوە. دوای چەند کاتژمێرێک پۆلیسی فەڕەنسی گیانە دەستدانی ئەو ستریمەشی بە جیهان ڕاگەیان. دوای چەند ڕۆژێکیش لە لێکۆڵینەوە دەرکەوت بەهۆی ژەهراوی بوون و سترێسی دەماغەوە گیانی لەدەستداوە. پۆلیسی فەڕەنسی بە مەبەستی لێکۆڵینەوە تاوەکو ئێستا 4 کەسی دەستگیر کردووە و تۆمەتبار کراون بە دەستدرێژی سوکایەتی ئەشکەنجەدانی ئەو ستریمەرە فەڕەنسیە. خانەوادەی ژۆن پەرمەنۆف لە سۆشەڵ میدیا پۆستێکیان کردو دەڵێن سۆشەڵ میدیا کوڕەکەی ئەوانی کشتووە، لایک و ڤیو لە پێناو دەستکەوتنی ناوبانگ و پارە و لەو کەسانەش خۆش نابن کە ئەو کاریان بەرامبەر بە کوڕەکەیان ئەنجام داوە، چونکە بە قسەی ئەوان بێ ئەم ستریمەرە لە ڕووی عەقڵەوە زۆر تەواو نەبووە، چەند ساڵێکە تووشی خەمۆکی بووە و لە منداڵیشەوە نیشانەکانی ئۆتیزمی تێدا هەبووە. ڕووداوەکە کاردانەوێکی جیهانی لە سۆشەڵ میدیا لێکەوتەوە. چەندین ڕێکخراو دەستگای جیهانی چاودێریکاری سۆشەڵ میدیا داوا لە حکوومەتەکانی جیهان دەکەن ئەم جۆرە چاڵنجانە سنووردارتر بکەن. مردن لە سۆشەڵ میدیاوە دەڵێن لە پێش چاوی خەڵکی لە حاڵەتەوە بۆتە دیاردا و منداڵان لە هەموو جیهانیش سیر دەکەن. نەخۆشی تاعون لە ئەمریکا دەگەڕێتەوە بە فەرمی پیاوێک تووشی نەخۆشیەکە بووە. دوای ئەوەی بەشداری لە گەشتێکی شاخەوانی دەکات دێتە ماڵەوە هەست دەکات نەخۆشە. لە نەخۆشخانە پێیان وتوە کاکە ئەتوو نەخۆشیەکەت هەیە کە نابێ هەت بێ، ئەویش تاعونە، یەکێک لە پیسترین کارەسەبارترین نەخۆشیەکان لە مێژووی مرۆڤایەتی. پیاوێک لە کالیفۆرنیای ئەمریکا بە پۆزەتیڤی تێستی تاعونی بۆ دەرچووە. نەخۆشخانەکە کە تێستەکەی کردووە بۆیان دەرکەوتووە ئەو پیاوە لە سروش تووشی جۆرە مێشولەیەک بووە کە بە قاچی وەداوە بەکتریایەکی تاعونی بۆ گواستوتەوە.
سەرنجام تووشی تاعون بووە جا لە ئەمریکا جارجارە خەڵکی تووشی تاعون دەبن بەڵام ژمارەکان لە کەمبوونەوەن بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا وەزارەتی تەندروستی وڵاتە دەڵێ لە ماوەی 25 ساڵ ڕابردوو تەنیا 15 کەس بەهۆی تاعونەوە گیان لەدەستداوە جا نەخۆشی تاعون بۆیە نەخۆشیی ترسناکە چونکە لە سەدەکانی ناوەڕاست ئەم تاعونە لە تەواوی جیهان نزیکەی 75 بۆ 200 میلیۆن کەسی کوشتووە بە تاعونی ڕەش یاخود مردنی ڕەش دەناسرە زانایان پێیان وایە هۆکاری سەرەکی گواستنەوەی تاعونی سەدەکانی ناوەڕاستیش بۆ جرج و مشک بگەڕێتەوە کە نەخۆشیەکە لە ڕێگەی کەشتیەوە بۆ تەواوی جیهان گواسترایەوە تەنیا لە ئەوروپا 25 بۆ 50 میلیۆن کەسی کوشت شاری تەواو گوندی تەواو ناوچەی تەواوی لە ناوبرد بێ ئەوەی کەس ڕزگاری بێت هەرچەندە ئێستا زانایان دەتوانن چارەسەری ئەو بەکتریایە بکەن بەڵام هێشتا ڕێژەی مانەوە لە ژیان و مردن لەو کەسانی هەڵگری ئەم بەکتریایە بن 50% بەهۆی پیسی بەکتریایەکە لەسەر ئەندامەکانی جەستەی مرۆڤ. پزیشکان هەڵسان بە دانانی چیپێک لەناو بربڕی پشتی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و کەسەکە دووبارە توانی بە پێیەکانی خۆی بڕوە. لە زانکۆی تەل ئەڤیڤی ئیسرائیل پزیشکێک بە ناوی تالڤێر بۆ یەکەم جار لە مێژووی پزیشکی جیهان نەشتەرگەری دانانی چیپی بۆ بربڕی پشتی کەسێک ئەنجامدا کەسەکە توانی بەسەر پێیەکانی بکەوێتەوە ڕێ بکە. ڕۆژناوە و وەبسایەتی جۆرنالیزم پۆست ئەم بابەتە زانستی بڵاو کردوێتەوە و دەنووسێ لە جیهاندا کاری وانە کراوە جا چۆن ئەو کارۆشان ئەنجام داوە دەنووسن سەرەتا هەڵساون بە چاندنەوەی بەشێک لە خانەکانی ئەو مرۆڤە بە تایبەتیش خوێن و شانە چاوریەکان دواتر خانە خوێیەکان وەکو خانەی ستێم پرۆگرام کراون بۆ دروستکردنی داسەپاوێکی هایدرۆجیلی کە دواتر لە ئەنجامی تاقیکردنەوەکە وەکو چیپێک لەناو بربڕی پشتی ئەو کەسە دانراوە بە تایبەتی ئەو شوێنەی کە زیانی بەرکەوتووە بۆتە هۆکاری لە کارکەوتنی قاچەکان بەم ڕێگەیە ئەم مرۆڤە چارەسەر کراوە و قاچەکانی دووبارە لە کار دووبارە دەستی بەکار کردوێتەوە ئەو پزیشکی ئەو کاری کردووە دەڵێ گرنتی 80% هەیە بۆ ئەوەی هەر کەسێک حاڵەتێکی هاوشێوەی هەبێ بتوانێت چارەسەری بکات بۆ ئاژەڵانیش هەمان نەشتەرگەری گرنتی 100% دەتوانن بدەن زیان گەیشتن بە بربڕی پشت و دەرکەپەتێک لە ناویەوە جۆرە زیانێک کە تاوەکو ئێستا پزیشکان ناتوانن بە ئاسانی چارەسەری بکەن بۆیش کارکردن لە بربڕی پشت زۆر ئەستەمە بەڵام ئەم نەشتەرگەریە هیوایەکی گەورەیە بۆ داهاتوو مرۆڤەکان بتوانن چارەسەری بربڕی پشت بە ئاسانتر وەربگرن و بدۆزنەوە. بە تەمەنترین مرۆڤی سەرزەوی کە تەمەنەکەی بە دروستی پژاست کرابێتەوە لەلایەن ڕێکۆردی گینسەوە تەمەنی دەبێتە 116 ساڵ و هێشتا زیندووە و تەندروستیشی باشە. لە ڕێکۆردی گینس بەردەوامە لە تۆمارکردنی ژمارەکان لەو ڕێکۆردە بەناوبانگە. جا ئەم خانمە چێە؟ ناوی ئیثیل کاتەرهام لە 21/8/1909 لە ئینگڵند لەدایک بووە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژبوونێکی گەورەی بۆ ئەنجام درا و تەمەنی گەیشتە 116 ساڵ. ئێستا هەڵگری ناسناوی بە تەمەنترین مرۆڤ و ئافرەتە لە جیهان کە بە شێوەیەکی فەرمی پژاست کرابێتەوە لەلایەن دەستگای گینس بۆ ڕێکۆردە جیهانیەکان واتە لەوانەیە لە شوێنی دیکەی سەرزەوی مرۆڤی دیکە هەبێ بە تەمەنتر بێ بەڵام ئەم خانمە ئینگلیزیە لەلایەن گینسەوە تۆمار کراوە و پژاست کراوەتەوە. ئەم خانمە جەنجی جیهانی یەکەمی بینیوە و تەمەنی هەبووە و لە بیری ماوە جەنجی جیهانی دووەمی بینیوە و پێگەیشتوو بەو کاتە جەنجی ساردی بینیوە گۆڕینی سەدەی بینیوە گۆڕینی هەزارەی بینیوە هاتنی تەلەفۆن تەلەڤیزیۆن کۆمپیوتەر مۆبایل ئینتەرنێت هەمووی بینیوە واتە جیهانی بە هەموو شێوەکانەوە بینیوە بێگومان لە ئۆنلاین زۆر نزای بۆ دەکرێت دەڵێن خوای گەورە تەمەنی درێژتر بکە. تەمەنی 95 ساڵە و دەڵێ گەرمردم تەرمەکەم ببەنەوە کۆریای باکوور ئەم پیاوە بناسن ئانهاک سۆپ بەڕگەز خەڵکی کۆریای باکوورە لە 1950 لە جەنجی کۆریای باشوور و باکوور وەکو دیلی جەنگ لەلایەن کۆریای باشوورەوە دەستگیر کراوە. لەو کاتەی لە کۆریای باشوور بوو تا ئێستا ئەم پیاوە لەو کاتەوە تا ئێستا نەیتوانیوە تێکەڵی ژیانی خەڵکی کۆریای باشوور بێت بە وڵاتی کۆیلەی ئەمریکا و ژاپۆن ناوی دەهێنا چەند جارێکی سەرم قسانە دەستگیر کراوە بەڵام هەر ئازاد کراوە هەر داوای کردووە بنێردرێتەوە کۆریای باکوور بەڵام کۆریای باشوور ڕازی نەبوو. ئەم پیاوە تاوەکو ئێستا 30 جار داوای کردووە بچێتەوە کۆریای باکوور گوتوویەتی دەمەوێت لەوێ ژیان بەسەر ببەم ناتوانم لەگەڵ ستایلی ئێوە بژین بەڵام هەر ڕێگەی پێنەدرا. ئێستاش تەمەنی بۆتە 95 ساڵ هاتۆتە سەر شەقام میدیاکانی کۆ کردوێتەوە بە ئاشکرا دەڵێ مادەم نامنێرنەوە بە زیندویی بۆ کۆریای باکوور گەرمردم تەرمەکەم بنێرنەوە وڵاتەکەم دەمەوێت لەوێ بمنێژن. کۆریای باشووریش ڕازی بووە دەڵێ باشە واتە بە زیندوی ڕێگەی پێنادەم گەڕێتەوە وڵاتەکەی تەنیا بە مردن نەبێت. هەرچەندەم پیاوە دەست بەسەر نییە ژیانی ئاسایی خۆی بەڕێ دەکەم هەروەکو جوتیارێک دەژیە ژنی هێناوە منداڵی هەیە
لەگەڵ ئافرەتێکی کۆریای باکوور بێگومان بەڵام نەیتوانیوە لەگەڵ کللتوری کۆریای باشوور کارلێک بکەم ژیان بەسەر ئەم پیاوە دەڵێ دەمەوێت جەستەم لە خاچی ڕاستەقینە خاچی ئازاد بنێژێت نەک خاچی کۆیلە و وڵاتێکی وەکو ژاپۆن و ئەمریکا. پلیستیشن 5 گران بوو و بە دڵنیاییەوە بێگومان کوردستانیش دەگرێتەوە بۆیش ئێستا لەوانەیە باشترین کات بێ گەر بەنیازی ببیتە گەیمەر کۆنسۆڵ یاخود پلیستیشن بەجای ئەکسبۆکس بێ هەرچی بێ بیکڕێت چونکە سۆنی بە فەرمی ڕایگەیان نرخی پلیستیشن 5 بە $50 لە ئەمریکا بەرز دەکەنەوە کە پێشتریش لە ڕۆژهاتی ناوەڕاست و ئوسترالیا و بریتانیا ئەوروپا بەرزی کردبووە. جا نرخە نوێیەکان چۆنە پلیستیشن 5 کە شوێنی دیسکی هەبێت لە 500 بۆتە $550. پلیستیشن 5 بەبێ شوێنی دیسک لە 450 بۆتە $500. پلیستیشن 5 پرۆیەکە بۆتە لە 700 بۆتە $750 کە دیکاتە گرانترین کۆنسۆڵ لە مێژوو. سۆنی دەڵێ هێشتا نرخی کۆنتترۆلەر و ئەکسسەریەکانی پلیستیشن 5 بەرز ناکەنەوە بەڵام لە بیر نەکەی پێشتر ئەمەیان کردووە جارێ. جا پێشتر پلیستیشن 5 دیجیتال واتە بەبێ دیسک نرخی $400 جارێک بەرزیان کردەوە بۆ 450 ئێستاش بۆتە $500 واتە $100 نرخیان بەرز کردوێتەوە. هۆکارەکەشی بێگومان دانانی یاسا نوێیەکانی گورمرگە لە ئەمریکا کە ترامپ وای کردووە نرخی هەموو شتێک لە وڵاتە بەرز بێتەوە. گەر لە بیرتان بێ پێشتر نرخی کۆنسولی یاریەکان لە دابەزین بوو واتە نرخی دەشکا بەپێی تێپەڕبوونی کات بەڵام ئەم نەوەیە لە جیاتی نرخ هەرزان بێ بەرەو گرانتر دەڕوە. ئەکسبۆکس گران بووە سویچ یەک گران بووە ئێستا پلیستیشنیش گران بووە جا ئێستا کاتێتی گەربەنیاز شتێکی وا بکڕن چونکە لەوە ئەکید بن بۆ جارێکی دیکە بە تایبەتی بۆ ئامادەکاری بۆ بڵاوکردنەوەی GTA 6 لە مانجی 2026 ئەکید بن لەوەی نرخ هێشتا بەرز دەبێتەوە جاگەدان. گەورەترین کۆنفرانسی گەیم بەڕێوە چوو تۆنە یاری ئاشکراکران شتی نوێمان لەیان بینی جا بەشێ لەو یاریە نوێیانەتان بۆ باز دەکەم سەرتاش لە هەمووی سەرنجڕاکێشتر یاری نوێیەکەی Resident Evil Requiem ئەم درڕندێ زەبلاحی کە لە ترۆلەرەکان بینیمان دایکی گریسە پاڵەوانی بەشی نوێمی Resident Evil لە خانمێکی سەرنجڕاکێشەوە دەبێتە کابوسی خەونەکان و بە دوای کچەکەی دەکەوێت چۆنیش بۆ دێ گەڕ ڕووناچی هەبێ ناتوانێت بێتە ژوورەوە ڕووناچی نەمێنێ بە دوات دەکەوێت هاوشێوەی یاری Resident Evil 2 وەکو مستەرێکەس نمونە بە دوات دەکەوێت یانیش لە بەشی هەشتم خانمە دیمستریکومان هەبوو بە دوای ئیتن دەکەوت چەند خولەکێک لە دێمۆ یاریەکە لە ئۆنلاین ئێستا بڵاو کراوەتەوە بەڵام ئەوەی پرسیارە هێشتا لیۆن ئەسکەنەدیمان نبینیوە کە دەنگۆیەک زۆر هەیە لە یاریەکە بەشدار بێت پیاوە ماسکدارەکەشمان بینی بەڵام هێشتا نازانین چێ و چیرۆکەکەی چییە بۆ هێرش دەکاتە سەردایکی گریس یاریەکە بڕیارە لەسەر هەفتەی داهاتوو زانیاری نوێ و ترێلەر و گەیمپڵی بۆ بڵاو بکرێتەوە و یاریەکەش بە فەرمی لە ساڵی داهاتوو لە مانجی دوو لە تای پلتفۆرمەکان بەردەست دەبێت. گەورەترین یاری کوردی جیهان بناسێنێ زمانی و کللتوری ئێمە شارەزا بێ ئەمە خەونێکی گەورەی منیشە وەکو گەیمەرێک بۆ ئەم زاندانی ئەم کارش چەند گەنجێکی کول لە ئەڵمانیا گەورەترین کۆنفرانس و پێشانگای گەیمی جیهانیان بەشدار بوونە کە پێ دەوتێت گەیمسکۆم کۆمپانیایان دروست کردووە بە ناوی کاڤر ئەم گەنجانە خەڵکی شاری دهۆ کرد بە کوردستان 24یان ڕاگەیان وەکو کاڤر ئینتەرتەینمنت دەیانەوێت پیشەسازیێکی لۆکاڵی خۆماڵی لە کوردستان دروست بکەن نەک تەنیا ئەوان سوود لە توانایی گەنجانی کوردستانی وەربگرن و پرۆژەی نایابی گەیمینگ بە جیهان بناسێن. خانوێک بە ناوی یۆهانا فۆکس کە قوتابی ماسەر لە بواری ڤیدیۆگەیم بە کوردستان 24 ڕاگەیان زۆر خۆشحاڵە دەبینێ نوێنەرانی کوردستان لەم پێشانگە بە بەرهەمێکی لۆکاڵی خۆیان بەشدارن. یۆهانا دەڵێ دەیەوێ یاری کوردی تاقی بکاتەوە کەسێکی دیکە بە ناوی ئەلێساندرۆ جۆڤانیتۆ کە دروستکەری میوزیکە بۆ یاریەکان دەڵێ قسەی لەگەڵ پەرەپێدەرە کوردەکان کردووە دەیەوێ میوزیکی بۆ ئەم یاریە دروست بکەن چیرۆکی کوردستان سەرنجی ڕاتیشەوە بە هوەرێکی جوان وەسفی دەکەن. دواتر ئەم پەرەپێدەران کوردانە هەڵساون بە ئەنجامدانی سمینارێک لەسەر کوردستان و ئەو یاری دایانەوێت دروستی بکەن کە چۆنە و ئەو یاری دایانەوێ شێوەی چۆن دەبێت. دروستکردنی یاریەک لەسەر مێژوو کللتور یان ئەفسانەی کوردی میثالۆجی کوردی یان نمونە جەنگەکانی پێشمەرگا داعش مێژوو بابەت ترسنە کۆمیدیا توزان هەر شتێک لە دنیای ڤیدیۆگەیم ببینی دەتوانین بە کوردی دروستی بکەین چونکە مێژوو کللتورێکی زۆر دەوڵەمەندمان هەیە و باشترین ڕێگا لە دوای فیلمەکان بە جیهان بناسێنرێن بێگومان لە ڕێگەی ڤیدیۆ یاریەکانە و هیوای سەرکەوتن بێگومان بۆ ئەم گەنجانە دەخوازین و خۆشم زۆر حەز دەکەم ئەم یاریان تاقی بکەمەوە. یاریێکی نوێی بڵاک میت ئاشکراکرا و پێتان دەڵێم یاریەکە باسی چی دەکات پێشبینی دەکەین کە یاریەکەش بڵاو بکرێتەوە. سەرەتا یاریەکە بە ناوی بلاک میت ژۆن کویە واتە درێژە پێدەری چیرۆکی ووکۆنگ نییە ئەفسانەیەکی دیکەی چینی دەناسێنن ژۆن کوی ئەفسانەیەکە لەسەر بوونەوەرێکە کەوە کاری ئەو
دەرکردن و لە ناوبردننی ئەهریمانەکانە ئەهریمانە خراپەکانە لە بەرزەخ یاخود دۆزەخی سەرزەوی و ژێرزەوی واتە ڕێک وەک کرۆیتۆسی یۆنانە ئەنتیهیڕۆیە نەباشە نەخراپە وەکو کارکتەر ئەفسانەکە دەگرێتەوە بۆ داینستی تانک کە بە شێوەیەکی ناشیرنیشی هەیە وەکو دەموچاو بەڵام خزمەتێکی گەورەی مرۆڤەکانی چینی کردووە جارێ ئەمە وەکو میثالۆجی و چیرۆک ئەوەندەی لەسەر دەزانین دەربارەی یاریەکە ستودیۆی گەیم ساینس دەڵێ یاریەکە تازە بەرەمێنانی دەستی پێکردووە واتە خۆشیان لە هەموو شتەکان زۆر دڵنیان نین تەنیا دەڵێن لە سەرەتای بەرهەمهێنانێ بۆیش زوو یاریەکەیان ئاشکرا کرد دایانویست لە بەرواری 28 شتی ئاشرا بکەن چونکە 28 یاخود لە 28 بەش یەکەمی بڵاکنێتیان ئاشرا کرد ترۆلەریان لە 28 بڵاو کردەوە و خۆشیان یاریەکەشان لەو بەروارە بڵاو کردەوە دەیانەوێت هەمان شت بۆ ئەم یاریەش بکەن جارێ نازانین ستایل یاریەکە چۆن دەبێت وەکو گەیم پڵی و بڵاوکردنەوە یاریەکەش هێشتا ئاشکرا نەکرێەوە بەهۆی ئەوەی بەشێکی زۆری ئینجن و گەیم پڵی بەش یەکەمی بۆ بەکاردێتەوە هاوشێوەی ستودیۆ زنجیریارەکانی دیکە پێشبینی دەکەین 3 بۆ 4 ساڵ بخایانێ داڕەشە تۆزە زیاتر بخایانێ بەڵام 3 بۆ 4 ساڵی دیکە ئەگەرێکی زۆر هەیە ئەم یاریە لە تەواوی جیهان بڵاو بکەنەوە هەر لە کۆنفرانسی گەیمسکۆم زانیاری نوێ و ترێلەری نوێ لەسەر یاری داهاتی Call of Duty بە ناوی Black Ops 7 ئاشکرا کرا چیرۆکی یاریەکە باسی گەڕانەوەی منندێز دەکات هێرش دەکاتە سەر ئەمریکا تقریبان چیرۆکی Black Ops 2 بە ستایلێکی نوێ بۆیش زۆر سەرنجاکێش نەبوو لای گەیمەران بەڵام شتر سەرنجاکێشەکەیان بریتێ لە نەخشە نوێیەکان کەوا شەقامەکان شوێنەکان هەر هەمووی سەراوژێر بوون دیمەنی سەرنجاکێش دروست دەکەن کە یەکەم جار لە Call of Duty شتێکی لەو شێوازە ببینی و یاریەکە لە کاتی بڵاوبوونەوەی 16 نەخشەی 6 بەرامبەر 6 2 نەخشەی 20 بەرامبەر 20 لە مۆدی ئۆنلاین لە خۆ دەگرێت 3 نەخشەی Black Ops 2 کلاسیک دەگەڕێنەوە کە باسی ژاپۆن دەکەن 30 دانە چەکی نوێ چەکەکان 16 دانیان یەکەم جار لە یاری Call of Duty بەکاردێن کردنەوەی دەرگاکان ئۆتۆماتیک دەبێت لە مۆدی ئۆنلاینەکە ڕاکردنیش بە شێوەی تاکس پرین نابێ وەکو پێشوو یاریەکە بڕیارە لە بەرواری 20 مانجی نۆ زیاتری لەسەر بڵاو بکرێتەوە لە کۆنفرانسێک بەناوی نێکست و لە مانجی 11 ئەمساڵ ژارێکە لەسەر تەواوی پلتفۆرمەکان بەردەست دەبێت دوای 6 ساڵ لە چاوەڕوانی لە کۆتاییدا بەرواری بڵاوکردنەوەی یاری Hollow Knight Silksong ئاشکرا کرا و بڕیارە لە ماوەی 2 هەفتەی داهاتوش لە 4 مانجی نۆ لەسەر تەواوی پلتفۆرمەکان بڵاو بکرێتەوە هەرچەندەم یاریە ئیندیە واتە یارێکی سەر بە کۆمپانیایکی گەورە نیە و تیمێکی بچوک دروستی دەکەن بەڵام یەکێکە لە چاوەڕوانکراوترین یاریەکانی 6 ساڵی ڕابردوو لای گەیمەران پێشبینی 2 بۆ 3 ملیۆن کۆپی فرۆشی لێ دەکەین لە ماوەی یەکمان یاریەکە زیاتر لە 200 زۆری دوژمن لە خۆ دەگرێت زیاتر لە 40 دانە بۆسفایتی جیاوات شوێنی نوێی نهێنی نوێ دۆزینەوەی کەرستەی نوێ پڕ دەبێت لە هێڵکەی هەڵنهێنراو سیستمێکی نوێی ڕاکردن شۆڕکردن لە کۆتاییشدا بڕیارە یاریەکە لە بەرواری 4 مانجی نوێ ئەم ساڵ لەسەر سویچ پلیستیشن ئەکسبۆکس ماک بەروە سیستمی لینەکسیش بەردەست بێت یەکەم ترێلەری وەرزی دووەمی زنجیرەی فۆڵاوت لە گەیمسکۆم بڵاو کرایەوە کە باسی شاری لاس ڤێگاس دەکات و ئێستا بەرواری بڵاوکردنەوەشیان ئاشکرا کرد کە لە هەفتەی 12 یەکەم ئەڵلقەی وەرزی دووەمی لێ دەبینین ئەم جارە چیرۆکەکەی ڕێک لەسەر یاری نیو ڤێگاسی فۆڵاوت وەرگیرا وەرزی یەکەمی فۆڵاو زۆر سەرکەوتوو بوو بۆ تۆڕی ئەمازۆن و کۆمپانیا مایکرۆسۆفت و تیمی ئەکسبۆکسش زنجیرەکە چیرۆکی یاریەکانی فۆڵاوتی وەرگرت بوو بە شێوەیەکی سەرنجڕاکێش چیرۆکی ڕزگاربوونی دوای زەنجی ئەتۆمی لە جیهان نیشان دەدا کە لێکۆڵینەوە دەکەن چێ وای کرد بۆمبەکان بتەقن جیهان بۆچی پڕ بۆ لە مرۆڤ و ئاژەڵی گۆڕدراو و بڕیارشە لە وەرزی دووەمیش ئێلا پورنیل بە ڕۆڵی لوسی بگەڕێتەوە واڵتن گاگن بە ڕۆڵی گۆڵ بگەڕێتەوە لەگەڵ چەندین کارکتەری دیکەش بەشدار چیرۆکی ئەم جارش لەسەر یاری فۆڵاوت ڤێگاسە لەسەر شاری ڤێگاسە دوای تەقینەوە ئەتۆمیەکە فۆڵاوت وەرزی یەکەمی ناوازە بوو بەو هیوایی وەرزی دووەمیش لە ئاسی چاڕوانی گەیمەرانی ببێت یارێکی نوێی تایلندی لە ئۆنلاین کاردانەوەی دروست کرد بەهۆی ئەوەی زۆر بەستایل یاریەکانی وەکو لیتل نایتمێر و ئینساید و لیمبۆیە یاریەکە بەناوی کومارن The Wandering Spirit یاریەکی ترسناک مەتەڵ نهێنی لەسەر ستایل و ئەفسانەی تایلندی دروست کراوە یاریەکە بڕیار لەسەر کۆمپیوتەر دواتریش کۆنسڵەکان بڵاو بکرێتەوە بەڵام هێشتا بەرواری بڵاوکردنەوەمان نییە تەنیا یەک ترۆیدەریان بۆ بڵاوکراوەتەوە لە ماوەی 24 کاتژمێری بڵاوبوونەوەشی 2 ملیۆن جار لە یوتیوب بینرا ڕەخنەگران دەڵێن ئەمە یەکێک دەبێت لە تۆقێنەرترین قێزەوەندترین ترسناکترین فیلمە ترسناکانی ئەم ساڵ کە زیاتر فۆکەس دەخاتە سەر ترس و تۆقاندن لە ڕێگەی جەستەی مرۆڤە فیلمی توگێدەر لە سینەماکانی جیهان ئێستا نمایشە لە ڕۆتن تۆمەتۆز نمرەی 90 لە سەدی لەلایەن ڕەخنەگرانەوە پێدراوە هەوادارانیش 7.7 لە دەیان پێدا
چیرۆکەکەشی باسی دوانەیەک دەکات ئاشقی جەستەی یەک دەبن تا ئەو ڕادەی زیان بە یەکتر بگەن و چێژوەر بگرن. ڕخنەگرێک لەسەر فیلمەکە دەنووسێت تێکەڵەیەکی دەگمەنە لە ژانڕی تیسناچی جەستەی مرۆڤ، کۆمیدی خۆشەویستی و ڕۆمانس و لە هەمان کاتدا ئاشقی مرۆڤ تا سەرێسقان نیشان بدە. یەکێکی دیکە دەنووسێت نواندی هەردوو پاڵەوانەکە بە شێوەیەک لە ڕاستی چووە، واز دەکەی ژن و پیاوێک لەبەر چاوەکانت قسە دەکەن و ژیان بەسەر دەبن تا سەر ئێسقان دەجوڵێنێ. فیلمی توگێدر لەلایەن دەرهێنەرێکی نوێوە دروستکراوە، یەکەم جارە کاردەهێنان دەکات بە ناوی مایکل شانکس، وەروە ئالیسن بری و دەیڤد فرانکۆش وەکو پاڵەوان تێیدا بەشدار. فیلمێکی تایبەت لەسەر گوێدرێژەکەی شڕێک لا بەرەمێنانە و دەنجی سەرەکی ئێدی مەرفی ئامادەیە بۆ گەڕانەوەی، هەرچەندە بەشی پێنجەمی شڕێک ئێستا لە قۆناغی بەرەمێنانە بۆ 2026، بەڵام جگەلەوە ئێستا فیلمی گوێدرێژەکەش بە ناوی دۆنکی لەلایەن کۆمپانیای دریموەکس بە هەمان شێوە بەرەمێنانی دەستی پێکردووە. ئەکتەری پاڵەوان ئێدی مەرفی دەڵێ ئامادەکاری دەکەن و کاری دۆبلاژ بۆ کاری دۆبلاژەکەش دڵخۆشە لە کۆتاییدا کۆمپانی یونیڤرسال ڕازی کردووە بتوانێت لە فیلمەکە دروست بکات. چیرۆکەی باسی گوێدرێژەکەی شڕێک دەکات بە جیا واتە بە ئەگەرێکی زۆر شڕێکی تێدانیە، تەنیا هاوژینەکەی تێدایە کە ئەژنی هەیە کە لەگەڵ بەچکەکانی. پێشبینی دەکرێت فیلمەکە لە نێوان 2027 بۆ 2028 لە سینەماکانی جیهان بڵاو بکرێتەوە. یەکەم ترێلەری فیلمێکی نوێ بڵاوکرایەوە بە ناوی The Lost Bus بە بەشداری ئەکتەری براوەی خەڵاتی ئۆسکار ماتیو مەکانە هەیە. چیرۆکی فیلمەکەش لە کتێبێکی پرفۆش وەرگیراوە لەسەر ئاگری دارستانەکانی ئەمریکا بە تایبەتش ئاگرەکەی کالیفۆرنیا لە 2018. فیلمەکە لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە کردراوە، کاری بڵاوکردنەوەی بۆ دەکەن لەلایەن دەرهێنەری دوو فیلمی سەرکەوتووی یونایتد 93 و کاپتن فلیپی تۆم هانکس کاری دەرهێنانی بۆ دەکرێت بە ناوی پۆل گرینگاس. بڕیارە لە پاییزی ئەم ساڵ سەرەتا لە فستیڤالەکان بڵاو بکرێتەوە، دواتر لە بەشێوەیەکی سنووردار لە سینەماکانی ئەمریکا نمایش بکرێت، دواتریش لە مانجیدا لە تۆڕی ئەپڵ لە تەواوی جیهان بەردەست دەبێت. خۆشەویستان 24 پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخوا گەورتان دەسپێرم، خوداتان لەگەڵ.